من نا فيسبوك نا انستغرام نا تيك توك نا هیچ هەر ئەسڵەن ئەپلیکەیشنی لەناو مۆبایلی منان نییە، هەر سڕی و مەتەوە ئاگام لێ نییە چی وتراوە قسە و چی شتەکرێ لەبەرەوە خۆم مەشغوڵ کردووە بۆ عیبادەت لەم مانگەیە. بەڵام ئەگەر هەر قسەیەک بکرێ من پوختەی مۆزوع ئەوەتانێ هەموو مامۆسایانی ئاینی ئەوە ئەزانن لە ئەرکانی نیکاح و مارە بڕینە مەلایتیان نییە، گشتمانەوە ئەزانین ئەوە شتێکە، بەڵام من نەیشم وتووە مامۆسای ئاینی باتیانە بێ، بەڵام پرسیارم لێ کرا ئەڵێن ئایا ڕوکنە لە مارە؟ ئەڵێم نەخێر، بەڵام ئەگەر کەسانێک لە ڕوکنەکانی نازانن و علمیان پێ نییە مامۆسای ئاینی دێت بابەتی شیر ئەزانێ، بابەتی مثلەن کەسێ بۆ کەسێ حەڵاڵە، بابەتی عیددەی ژن جاری وا بووە مثلەن مامۆسایەکی شارەزا، جارەوە مامۆسای ناوردووە شارەزایی نەبووە، یعنی مارە بڕینی ژنێک کرا لە کەلارە پێش ماوەیە باوکمیان هێنابوو مامۆساکە پرسیاری نەکردبوو، ژنەکە لە عیددەی شەرعیە بوو بە ئیجماعی عولەمان مارە بڕینەکەی بەتاڵ بوو، مەلایەکیش مارەی بڕی بوو. دوای پەیوەندی کرۆ باوکمە وتی و کاکە بێ پێیان بێژە مارە بڕینەکە جایز نییە و با بیخەنە دوای عیددە و نازام چی مامۆساکە سوێن بەخوا لە کەلارە شتە ڕوویدا. باوکم ماوە شایدە ئەگەر بۆ ڕاستی قسەکانم. باوکم وتی چوو بوو تێ ماڵەکە وتی کاکە مارە بڕینەکەن، وتی وەڵا من حەقم نییە دەینی ئەوملی مەلا، خوا ئاگادارە ژنەکەیان گواستەوە کە بە ئیجماعی عولەما مارە بڕینەکەی بەتاڵ بووە. ئەسڵ لە مارە بڕین مەلایتیان نییە، من نەموتۆ با مەلای تێ نەچێ، من ئەسڵەن چەند جار خۆمان بانگەکە نەچینە مەجلیسەکان دوو قسەی خێری تیاکەین، بەڵام یەکێ پرسیارم لێ بکە بێژە ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕینە؟ ئەڵێم نەخێر، مارە دادێت ینی دێتە دا ئەمەزرێ بەبێ مەلا، بەڵێ دا ئەمەزرێ. ئەمە جوابی پرسیارێک بۆ لە مەعرضی ئەوە بۆ ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕینەیانە؟ خۆ من نەموتووە مامۆسای ئاینی ڕۆڵیانە بۆ لە مارە بڕینە لە تەعزیە لە هەموو شتێکە، من بە هیچ جۆرە قسەکەم نەکردووە، ئیتر نازانم خەڵک چی ئەڵێن کەیفی خۆیانە، من قسەیەکم کردووە اتفاقی هەموو عولەمای لەسەر بڕۆن مەلایەک بێرن مقابلە لەگەڵ مەلایە ترا بکەن غیری من با ڕەئی 100% لەگەڵ منە جیاوازێ، بێژە مامۆسایەک وتێتی مەلا ڕوکن نییە لە مارە بڕینە، بزانە ئەوێژ ئەڵێ ڕوکنە، بەڵام خۆ من نەموتوە حرامە مەلا بووە یا نابێ مەلا بووە، ئەسڵەن مەلا بچێتە هەر مەجلیسێک و پڕبەرەکەتیەکە. من ئەگەر مەلایەتی بە پیرۆستترین کار نەزانم مەلایەتی ناکەم، بەڕەئی من لەبەرەوە مەلایەتی ئیشی پێغەمبەرانە سەڵات و سلامی خۆیان لەسەر بێ، لەبەرەوە هەموو پێغەمبەرەکان مەلا بوون، مەلایەتی بە پیرۆستترین کارەزانم و هەر مەلا بچێتە هەر مەجلیسێ، بەڵام ئەگەر مەلا بێ نەک مەلایەکی نەشارەزایان کەسێکەوە بە نەخوێنەواری خۆی کردوتە مەلا، هەر کەسێک مەلا بێت و لە حوجرەی فەقیهەتی مەلایەتی خوێندە بێ بچێتە هەر مەجلیسێک مارە بڕین بێت تەعزیە بێ، دڵنیام پڕبەرەکەتیەکە. لەبەرەوە قسەکەی من هیچ پەیوەندی بەوە نەبووە بێژم مەلامەوە ناو مەجلیسەوە، بەس ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕینە؟ ڕوکن نییە لە مارە بڕینە.